زەیدی لە بوارێکی دیکەش پشت لە هەرێم و ڕوو لە تورکیا دەکات. جوڵەیەکی سەربازی شۆکێنەری ئەمریکا لە قوڵایی دانوستانەکان ئێران دووچاری ترسێکی گەورە دەکات. باڵوێزی بەریتانیا لە عێراق داوای تێکەڵکردنی پێشمەرگە و حەشدی شەعبی دەکات. عەلی زەیدی سەرۆکوەزیرانی نوێی عێراق لە بڕی کڕینی کارەبا لە هەولێر بڕیاریدا نەک تەنها گرێبەستی کارەبای تورکیا درێژ بکاتەوە، بەڵکو هەوڵی بۆ واژەکردنی ڕێکەوتنێکی درێژخایەن لەگەڵ تورکیادا. ئەوە لە کاتێکدا یەکێک لە ئامانجەکانی چوونی مەسرور بارزانی بۆ بەغدا فرۆشتنی کارەبای زیاتر بوو بە حکوومەتی فیدراڵ، بەو پێی دوای جێبەجێکردنی پرۆژەی ڕووناکی و گرانبوونی کارەبا لەسەر خەڵکی کوردستان کە بووەتە هۆی کەمبوونەوەی بەکارهێنانی کارەبا لە هەرێمی کوردستان. ئێستا بڕێکی کارەبای زیادەی زۆر هەیە. حکوومەت یەرێم دەیویست بیفرۆشێتە بەغدا، بەڵام بەپێی نوێترین زانیاریەکان حکوومەتی عێراق دەوێت گرێبەسێکی دیکەی گەورە لەبارەی کڕینی کارەبا لەگەڵ تورکیا واژوو بکات. جێی باسا سەرڕای ئەوەی ئێستا نزیکەی 1000 مێگاوات کارەبا لە هەرێم دەکرێت، بەڵام مەسرور بارزانی لەو سەردانەی بۆ بەغدا چاوی لە فراوانکردنی ڕێکەوتنەکە بوو لەگەڵ حکوومەتی فیدراڵ. لە کاتێکدا هەوڵە نێودەوڵەتیەکان بۆ گەیشتن با ڕێکەوتنی ئاشتی لە لووتکەدا بوو، سوپای ئەمریکا بە هێرشێکی کتوپڕ بۆ سەر باشووری ئێران وڵاتانی ناوچەکەی تووشی شۆک کرد و مەترسی هەڵگیرسانەوەی شەڕی بەدوای خۆی داهێناوە. فەرماندەی ناوەندی ئەمریکا ئەمڕۆ دووشەممە ڕایگەیاند کە چەندین سەکۆی موشەکی و بەلەمی جەنگیان لا دوورگەی لارک و بەندەری عەباس کردوتە ئامانج. میدیاکانی ئێران پشتڕاستیان کردەوە کە هێرشەکە کوژرانی 3 ئەندامی سوپای پاسدارانی لێکەوتۆتەوە. واشنتۆن زەخت دەکاتەوە کە ئەمە هەنگاوێکی بەرگری بووە بۆ پاراستنی هێزەکانیان، بەڵام ئەم جوڵە سەربازیە لە ناوەندی دانوستانە سڕەکاندا تاران و ناوچەکەی خستۆتە دۆخێکی پڕ لە ترس و دڵەڕاوکێوە. ئێستا چارەنووسی گفتوگۆکان کەوتۆتە ژێر هەڕەشەی جددی و هەمووان چاوەڕێی کاردانەوەی تاران دەکەن. باڵوێزی بەریتانیا لە عێراق داوا دەکات پرۆسەی یەخستنی گروپەکانی حەشدی شەعبی هێزی پێشمەرگەی هەرێمی کوردستانیش بگرێتەوە. لامیانی چاوپێکەوتنێکدا عیرفان سدیقی باڵوێزی بەریتانیا لە عێراق ڕایگەیاند ڕێخستنەوەی هێزە چەکدارەکانی عێراق هێزە فەرمیەکان دەگرێتەوە. حەشدی شەعبی و پێشمەرگەش هێزی فەرمین سەرەڕای تایبەتبەندی و مێژووی خەباتی هێزی پێشمەرگە، بەڵام یەخستنەوەکە دەبێت ئەوانیش بگرێتەوە. باڵوێزی بەریتانیا باسی لەوەش کرد جیاوازی هێزی پێشمەرگە و حەشدی شەعبیەوەیە. پێشمەرگە بەو چەکانەی هەیەی هێرش ناکاتە سەردەوڵەتی عێراق و وڵاتانی دراوسێ، بەڵام حەشدی شەعبی هەم لە عێراق خۆی دەدات هەم هێرش دەکاتە سەر وڵاتانی دراوسێ.